كانم کچە جوانەکانم دیفاع لە ئافرەتەکەین خەڵکێک گوات تێنەگا دکتۆر عەبدولواحید یاخود خەڵکێکی ترێ بە زۆر بە نەسە قورئانیەکان ئافرەت بێتە ماڵەوە نەخێر ئێمە ئەمانەوێت ئافرەت لەگەڵ سروشت و طبیعەتی خۆیان بگونجێت ئەمەی کە ئێستا نەتیایەتی حاڵەتێکی ناتەبیعیە ئینسان ئەگەر لە سەفەرێکا بوو هەر لە سەیارەیە بوو و ڕەوڕ و هاژەهاژ و ناڕەحەتی و شەونخونی و لە ڕێگە بڕۆ و لادە و ئیسراحەتێ بکە و نانێ بخۆ و سەرکەوەرە و دیسانەوە ئەمە حاڵەتێکی غێر تەبیعیە ئەگەر کەسێک هات لە شوێنێکە داڵدەیەکی بۆ دروست کرد و لە وێزگەیەک هاوتی ئاتۆزی بچانێ بە ئیسراحەتێ بکە سەرخەیە بشکێنە نانێ بخۆ پاڵ بەرەوە تۆزێ خۆ فێنکەرەوە هەستەکان لە سیارەکە چەند ماندوو بوو بەڵام چونکە هەرتیا ئەژی بەلایەوە تەبیعیە ڕاهاتووە لەگەڵیە ئەوە فدی کە مزیفە لە تەیارەیەکە دڵیشی زۆر بە خۆی خۆشە کە ئەچیتە ناو تەیارەکەەوە هەڵا و یاوەکەم ئەمە ئەگەر خۆی بزانێت چ معانات و ناڕەحەتیەکایە دایمە ئەبێ نیوی ژیانی بۆ ئاسمانەوە بێ شەو ڕۆژی بۆ نییە سێرکادێم ڕدمی مێشکی ئیژ ناکات اینجا ئەزانێ فەقیر لە چ معاناتێکایە لە کاتێکا شووەکات و یێتە ماڵە و ئیستیقرارەکات و مناڵە خاتەوە ئەلم کاتی خۆی لێ بووم باش چۆن تەحەموڵ مەکرد چۆن تاقەتم هەبوو بەدەم خەڵکەوە پێکەنم ئەمانە هەمووی کێشن بەڵام پێی تەبیعیە لە ناو تیارەکەیە شانازی شەکات و جانتاگرێ بە کۆڵێ و لەگەڵ کاپنەکەیە و خۆیەکە بە تیارەکەیە و دا ئەنیشێ لەوێش ئیشی چییە ئەڵێن ئەوە ڕشایەوە ئەوە سەریەشێ ئەوە داوای چایەکەکە ئاوێ بۆ ئەو بێنە وەرە ئەو قاپانە پاکەرەوە کۆی کەرەوە نانەکە دابشکە بە پێوە بۆستە خەڵکی ئاگادار کەرەوە ئەمە هەموو ئیشەکەیەتی خەونە تیارە لێ خوڕێ و نا ئیشێکە کاونە دەورێکی هەیە و تەنها نان پێشکەشەکە تەنها خزمەتگوزاری پێشکەشەکە تەنها قاپکۆکاتەوە تەنها قاپەشوە تەنها دەبلوسی زۆر دڵیشی بەخۆی خۆشە پێشی بڵیت ئەم تیاری تۆیە نەڵێ پێنیە نۆچیە هی باوکتە نەوەڵا ئێگەر بێ لە تیارەکە دەرت کەم بەقەدەر حەجمی تیارەکە خانوویەکت بمێ تیا بژیت حەدی خۆ بێ ئەم تیارەیە کاملی خۆ بێ بەس دە ئەرزا بێ ئەوەی خزمەتی شەکەیت میوانێک و خەڵکێک نەبێت کە چای بڕی بێتە لاشەت و لە دواوە سەیرەکە بیت لە ماڵەکەی خۆ تا خزمەتی مرد و ماڵ و میوان و کەسوکار و دەوروبەرەکەی خۆ بکەیت خۆشتر نییە با تاقی کەمەوە کە تاقی کاتەوە ئەنج هەست دەکات ئۆ ئەم خەریکی چی بووە کەس دەو تیارەیە منەتی لێ نازانێت کاتێکیش کە تیارەکە شتێکی لێ بێ ناڵێن تیارەیە بەربۆتەوە ئەوە سەرنشینی تیا بووە ئەویش ئەندامێکە لەو ئەندامانەی کە لێوانەیە بوون بە خەدەم و بە خەشەمەوە جیاوازێکە ئەمە دروستێکە باوکی من لەبەرەوە هەتاوەکو تۆ وەسعێکی تر نەبینی لە دەرەوەی خۆت ناتوانی بەراورد بکەیت بۆ ئێمانە بەراورد ناکرێت